كاكا ومصطفى خەمخۆریتان کاتن ڕۆماڵی ئەو فیستیڤاڵی ئێمە دەکەن ئێمە وەکو ناوەندی باڵای حەیرانبێژانی کوردستان لەمان یەکەم فیستیڤاڵمانە لە مانجە ڕەمەزان دەمانەوێت ڕەسەنایەتی فۆلکلۆری باب و باپیرانمان بژێنەوە بەوەی کە بە خۆتان تا سوورتان کردیتان بە گەمەی ئەمە پێدەرێن کەرەمستانەیە وەک لاوێنیش پێدەرێن بە کەرەمستانەیە دەورێتمان کردەوە لە بۆ 64 فەریقی ئەو 64 فەریقا هەر شەوێ 9 گەمە لێرە لە پارکی شانە دەردەڕوا گەمەی دەکەن هەتا 25 ڕەمەزانی هەموو شەوان بەرنامەمانە بە حەیران گۆتن و بە لاوک و بە بەستە و بە قۆریات و هەتا برا عەرەبەکان بەشدار دەبن ئەلێ لە گەرمان بە عەتابە و بە مقاماتی حەرەبی لێرە گەرمان بەشدار بەڵێ ئێمە وەکو ناوەندی باڵای حەیرانبێژانی کوردستان هەم لە پێش ڕەمەزان هەم لە پاش ڕەمەزان لە گوندەکان لە کولیەکان لە پەیمانگاکان لە ناو شار لە هەولێر لە هەموو بۆنە نیشتیمانیەکان بەشدارین و چالاکی خۆمان هەبوو چالاکی خۆشمان دەردەخەین و باگوتنی حەیران و لاوک و هەڵدانی ڕەشماری کوردەواری و جروبەرگ و کرا و جەمەدانی ئەوەی کە باب و باپیرانمان کردیان ئێمە دووبارە هەوڵ دەدەین بیژێنەوە و بەردەوام بەخێراتی بەڕێزتان دەکەم بەخێرە سەرچاوم یاخۆ بەخێرە سەرچاوم پێمان خۆشە وەکو دەستەی ناوەندی حەیرانبێژان هەڵبستێت نەکرد بۆ بۆنەی مانجی ڕەمەزان و ئەو دەورێ بکرێتەوە پێمان خۆشە ئاوڕێک لە ئەو کەلتورێ بداتەوە کەلتوری باب و باپیرانمانە پێمان خۆشە بەردەوام ئەو بۆنانە بەڕاستی بەردەوام بیت و بۆیە کەلتوری باب و باپیرانمان لە ناو نەچی و هەر بەرەو پێان بە خۆشحاڵی و ئەگەر ئەوە بێت و بەردەوام ببێت ئەو کەلتوری باب و باپیران لە ناو ناچی و هەر بەرەوە پێشی دەچی بەڕاستی یعنی کەلتورێکی زۆر جوانە و کەلتورێکی باب و باپیرانە خەڵکی ئێستاش تەماشای گەنجەکان هەموو کەڕاوەتەوە سەر دەستوری باب و باپیران و لەو بۆنەوە و گەمە یاریە کۆنانە بەردەوام دەبێت ئەزوەر میرانی سەرەتا بە خێراتنی بەرنامەکەتان دەکەم و بۆ مەبەستی ئەوەی کە دەڵێ ئەو چالاکیانە تا چەند گرینگە بۆ گەنجانی ئەو سەردەما ڕاستە بۆ نمونە ئێستا گەنجی ئێستا سەبارەت بەکار و چالاکیەکانی فۆلکلۆری کوردەواری لەوەیە زانیارێکی وایان نەبێت سەبارەت بەکار و فۆلکلۆری کوردەواری دا پێویستە پرۆژەی وا بەرەبەرە لە زیادبووندا بێ بۆ ئەوەی کە جیلی وامانێت تا ئێستا مێژووی گەلەکەی خۆی بە تەواوی نازانێت یاخود مێژوو قارەمان و پیاوانی کورد ناناسێت بۆ نمونە ئیوا هەیە کەسایەتێکی گەورە و بۆ نمونەوە قازی محەممەد ناناسێت یاخود کەسایەتێکی گەورە وەکو سمکۆی شکاک یاخود وەک مەلا مستەفای بازانی بۆ نمونە جیلی ئێستا زیاتر کەوتۆتە سەر تەکنەلۆجیا بەکارهێنانی ئینتەرنێت و ئەم شتانە کە خۆی ئینتەرنێت خۆ لە خۆیدا زانیارێکی زۆری تێدایە بەس ئێمە ئەم زانیارانە بەکار نایێنین من وەک گەنجێکی کورد خۆم شانازی بەبوونی خۆمەوە دەکەم شانازی بە کوردبوونی خۆم دەکەم بۆ هەمیشەش هەر کوردم و هەر بە کوردیش دەژیم و هەر بە کوردیش دەمرم وتەیەکی هونەرمەندی گەورە مستەفا شێواو دەڵێ شتور دیدی نەدیدەم هاوار بکە نەمدیوە گوز لەرغەم و جانم هەمەن دەرهەم و پیوە ڕۆژگار بە من ساز نابێ شێواری لێبەزیوە بای شەماڵی کوردستان زۆر هەوری ڕاماڵێ زۆر سوپاسان دەکەم لە دەورەکانیش ئەم بەشداریمان کردی یعنی لە زۆر دەوریانیش پار ڕەمەزانی لە سێ دەوران پلەی یەکەمان بەدەستینە ئەو ساریش هەر لە دوو دەوریان هە پلەی یەکەمان بەدەستینەیە وەکو تیپی لاوانی عەزە بەڕاستی لە دەورەکان زۆر بەشداریمان کردیا زۆر داواکاریشمانە بۆ بەڕاستی زۆر داوامان لە کاک ئەمیری کرد وتمان عەزمان لێ شتێک بکرێ ئەوها جوان بی چون هەندە دەوری دەکرێتەوە بەڕاستی خۆش نییە یعنی ئیسیفالی ئەوها بەخۆی لەو گەمانە ئەوها تەوەرەکەی جوان بە قورئان ئەو زاڵان ئەو فۆلکلۆری ئێستا زۆری فەرقە لەگە دەوریەکاندی یعنی خەرکێکی زۆری ڕاشێشە ئەمە بەڕاستی جاروێ مەسەڵان ئەو گەمەی خۆمانە ئەگەمەی خۆشمان نەبی دێنە ئەو دەوریانە زیاتر چکە فۆلکلۆریە و دۆست و برادەرەکانیشی لێ هەموو هەر ڕێکوپێکن لەو دەوریەی دەورێکی زۆر بە ڕێکوپێکی بەڕێوە دەچی ئیشاڵە هەر بەردەوام بن ئەو دەوریانە ڕاستی یعنی پشتگوێ نەخێ ئەمە پارە زۆر هەوڵماندا هەتا داوامان کرد لە کاک ئەمیری بچینە کاک نەوزادی
یعنی ئەمە پار لە سێ دەوریان نیایەکەمە کەس نەبوو یعنی خەلاتمان بکە دەستخۆشیمان لێ بکە یعنی ئەوەمان زۆر پێخۆشی ئەوسا.